سڵاتان لەبێت وەم کاتتان باش بینەرانی خۆشەویستی تلوزیۆنی کۆمەڵە بە گەشتی هەواڵەکانی سەرلەبانی ڕۆژی هەینی هاتوومەتەوە خزمەتان سەرەتا سەردێڕەی گرنگترین هەواڵەکان. ڕێگری هێزەکانی حکوومەت لە بەڕێوەچوونی مەراسمی نەورۆز لە میانە و حەسەناوە، بەڕێوەچوونی مەراسمی نەورۆز لە ناوچە جیاجیەکانی کوردستان، پامی پیرۆزبایی نەورۆز لەلایەن بنەماڵەی دادخوازان، راپۆرتی ساڵانەی کۆڵبەر نیوز لەسەر ئاماری کۆڵبەرانی کوژرا و بریندار، ئاهەنگی نەورۆز لە ڕۆژاوا و باکووری کوردستان، واگیان لە دەستانی 50 پەنابەری ڕوهێنگیایی لە کەناراوەکانی ئەندونزی. درێژەی هەواڵەکان. ڕێگری هێزەکانی حکوومەت لە بەڕێوەچوونی مەراسمی نەورۆز لە میانە و حەسەناوە. بە پێی هەواڵی گەشتوو ڕۆژی پێنجشەممە دوی خاکەلێوەی 1430 هەتاوی، هێزەکانی حکوومەت ڕێگەیان لە بەڕێوەچوونی مەراسمی نەورۆز لە شارۆچکەی حەسەناوای سنە و گوندی میانەی سەر بە ناوچەی کەڵات تەرزان گرت. بە پێی راپۆرتە هێزەکانی ئیدارەی ئیتلاعاتی سنە بە هاوکاری هێزە ئینتیزامیەکانی حەسەناوە بە فەرماندەیی حەق نەزەری و جەوانمردی ڕێگەیان نەداوە مەراسمی نەورۆز لە تەنیش قەڵای حەسەناوای سنە بەڕێوە بچێت و دەستیان بەسەر ئەو کەلوپەلانە گرتووە کە لەلایەن خەڵکەوە ئامادە کرابوو. لەلایەکی دیکەوە هێزەکانی سوپای پاسداران لە گوندی میانەی سەر بە ناوچەی کەڵات تەرزان ڕێگەیان نەداوە خەڵک لە مەراسمی نەورۆزدا بەشداری بکەن و هەڵس و کەوتی هێزەکانی حکوومەت ئاڕزاتی و کاردانەوەی خەڵکی لێکەوتێتەوە. بەڕێوەچوونی مەراسمی نەورۆز لە ناوچە جیاجیەکانی کوردستان. ڕۆژی پێنجشەممە دوی مانگی خاکەلێوە مەراسمی نەورۆزی کوردەواری بە بەشداری بەرینی خەڵک لە شارەکانی گیلانی غەرب، خۆی، پیرانشار و مەریوان بەڕێوەچوو. بە پێی راپۆرتی سەرچاوە خۆجێییەکان هێزەکانی حکوومەت لە شاری گیلان غەرب هەڕەشیان لە بەڕێوەبەرانی مەراسمی نەورۆز لەو شارە کردووە و کەسێکیان بە ناوی لوتفوڵڵا پەرویز ڕفاندووە. پاش دەست بەسەرکردنی ئەو چالاکە مەدەنیە نزیکەی 30,000 کەس بە ئۆتۆمبیلەوە شەقامەکانیان داخست لە شوێنی بەڕێوەچوونی مەراسمی نەورۆز کۆبوونەوە و ژنان و پیاوان بە جلوبەرگی کوردیەوە مەشغەڵی سەرکەوتنیان داگیرسان. لە گوندی نەی سەر بە شاری مەریوان وێڕای جێگیرکردنی هێزی سەرکۆت هەزاران کەس لە مەراسمی نەورۆزدا بەشداریان کرد و پاش هەڵکردنی ئاگر بە جلوبەرگی کوردی و وتنەوەی دروشمیژن ژیان ئازادی بە دەور ئاگرەکەوە سەمایان کرد. لە ناوچەی کۆتولی خۆی ژنان و پیاوان بە جلوبەرگی کوردی و جۆش و خرۆشەوە بەشداریان لە مەراسمی نەورۆز کرد و لەگەڵ موسیقای ڕەسەنی کوردەواری هەڵپەڕیم. لە گوندەکانی بەندڕێ و لاجانی پیرانشار هەزاران کەس مەراسمی سەمای جامانیان بەڕێوە برد و بە دەور ئاگری نەورۆزدا شایی و خۆشیان دەربڕی. پەیامی پیرۆزبایی نەورۆز لەلایەن بنەماڵەی دادخوازان. ڕۆژی پێنجشەممە دوی خاکەلێوە دایکانی شۆڕشی ژینا و بنەماڵەی دادخوازان لە چەند پەیامی جیاجیادا هاتنی ساڵی تازە و نەورۆزیان لە هەموو خەڵکی کوردستان و ئێران پیرۆزبایی کرد. دایە شەریفە دایکی نەمر ڕامین حسین پەناهی بە بۆنەی نەورۆز پەیامێکی بڵاو کردەوە و تێیدا ڕایگەیاند چیتر بۆ ڕامینەکانی کوردستانم تازیەبار نابین، بە خەبات و تێکۆژان بەگەژ زۆحاکی زەمانەدا دەچین. دەستی هەموو ئەو کچ و کوڕانەی کوردستان دەگوشم کە ئەمڕۆ لە مەیدانی خەباتدان. ئێوە نەسلێکی ژیر و چاوکراون، داهاتوو بۆ ئێوەیە، کۆڵ مەدەن و بڕۆن بەرەو داهاتوو بۆ ژیانێکی باش کە شیاوی ئێوەیە، خەبات بکەن. گەر ئێمە نەماین تەرمی پیرۆزی ڕۆڵە گۆڕە غەریبەکانمان بدۆزنەوە و بیهێننەوە بۆ کوردستان. هەروەها دایکانی گیانبەخت کردوان زانیار ئەڵامورادی، مهران ڕەحمانی و ئەمین مەعریفەت لە سێ پەیامی جیاجیادا هاتنی نەورۆزی سەرکەوتنیان لە هەموو خەڵکی کوردستان و ئێران پیرۆزبایی کرد و هیوای سەرکەوتنیان بۆ شۆڕشی ژینا خواست. لە شاری تاران گەوهەر عشقی دایکی هەمیشە زیندوو ستار بەهشتی پامێکی ئاراستەی خەڵکی ئێران کرد و وێڕای پیرۆزباییکردنی ساڵی تازەی هەتاوی ڕایگەاند بەهاری ئەم ساڵ دەکەینە بەهاری سەرکەوتن بەسەر ڕژیمی جنایەتکاری کۆماری ئیسلامی و پێکەوە ئاهەنگ دەگێڕین. راپۆرتی ساڵانەی کۆڵبەر نیوز لەسەر ئاماری کۆڵبەرانی کوژرا و بریندار. ڕۆژی پێنجشەممە دوی خاکەلێوە ڕێکخراوی کۆڵبەر نیوز راپۆرتی ساڵانەی خۆی لەسەر ئاماری کۆڵبەرانی کوژرا و بریندار لە ساڵی 1402دا بڵاو کردەوە. بە پێی راپۆرتە لە سەرەتای مانگی خاکەلێوەی 1402 تا 29 ڕەشەمەی 1402
سەرجەم 444 کۆڵبەر لە سنوورەکانی کوردستان، کرماشان و ئازەربایجانی غەربی بە تەقەی ڕاستەوخۆ تەقینەوەی مین، بەربوونەوە لە بەرزایی، سەرما بردووی و لێدان و ئەشکەنجەی هێزەکانی حکوومەت کوژراون و بریندار بوون. لەو ڕێژەیە 44 کۆڵبەر گیانیان لەدەستاوە 400 کۆڵبەر بریندار کراون کە بە واتای ئەوەیە کە لە ساڵی ڕابردوو ڕێژەی کوژران و برینداربوونی کۆڵبەران لە سەدا 90 هەڵکشاوە. لە کۆی گشتی ئەو 444 بابەتە 273 بابەت بە تەقەی ڕاستەوخۆی هێزەکانی حکوومەت کوژراون و بریندار بوون و 37 کۆڵبەر تەمەنیان ژێر 18 ساڵ بووە. ئاهەنگی نەورۆز لە ڕۆژاوا و باکووری کوردستان. ڕۆژی پێنجشەممە دوی خاکەلێوەی 1403 هەتاوی مەراسمەکانی نەورۆز لە ڕۆژاوا و باکووری کوردستان بە بەشداری بەرینی خەڵک و وتنەوەی دروشمی شۆڕشگێڕانە بەڕێوەچوو. بە پێی راپۆرتەکان 1 ملیۆن کەس لە مەراسمی نەورۆزی ئامەد لە باکووری کوردستان بەشداریان کردووە و سەرۆکی حیزب و لایەنە سیاسیەکانیش تێیدا بەشدار بوون. هەشداربووان بە بەرزکردنەوەی ئاڵای کوردستان و وێنەی عەبدوڵڵا ئۆجەلان خوازیاری ئازادی تەواوی بەندکراوانی سیاسی بوون. لە شاری ئەردیش هەزاران کەس بەشداری مەراسمەکانی نەورۆز بوون و ئاهەنگی سەرکەوتن لە ساڵی تازایان جێڕا. لە حەسەکە، ڕەقا، قامیشلوو و دەربەسیە لە ڕۆژاوای کوردستان مەزلوم عەبدی فەرماندەی گشتی هێزەکانی سووریای دیموکراتیک، سەرۆک هۆزەکان و هاوسەرۆکەکانی خۆبەرەوبەراتی ڕۆژاوای کوردستان لە مەراسمەکانی نەورۆزدا بەشدار بوون و جەختیان لەسەر ئازادی و پێکەوە ژیانی هەموو گەلانی سووریە کردەوە و هیوایان خواست نەورۆزی ئەمساڵ بێتە ساڵی ئازادی ناوچە داگیرکراوەکان و ئاشتی و ئارامی لە سووریە. کوژران و برینداربوونی سێ سوختبەر لە ڕاسک و سەراوان. ڕۆژی چوارشەممە 1 مانگی خاکەلێوەی 1403 سوختبەرێک لە شارستانی ڕاسک بەهۆی ڕووداوی هاتوچۆ گیانی لەدەستا و 2 سوختبەر لە مەحوەری سەراوان بۆ خاش بە هەمان هۆکار بە سەختی بریندار بوون. بە پێی راپۆرتی کەمپێنی چالاکانی بەلوچ 2 سوختبەر بە پاشناوی کەیخا لە مەحوەری سەراوان بۆ خاش تووشی ڕووداوی هاتوچۆ بوون و پاش برینداربوون بۆ نەخۆشخانە گوازراونەتەوە. لەلایەکی دیکەوە پاش تەقەی یەگانی تەکاوری جەکی گور بۆ سەر سوختبەران و بڵاوبوونەوەی گازۆیل بەسەر جادەی ئەو ناوچەیە، ئۆتۆمۆبیلی سوختبەرێک بە ناوی موبین ئەشرەف زەهی نور وەرگەڕاوە و ناوبراو گیانی لەدەستاوە. سەپاندنی سزای زیندان بەسەر جەمشید عەزیزی لەلایەن دادگای گیلان. لە قی 11 دادگای ئینقلابی گیلان حکمی 4 ساڵ و 1 مانگ و 17 ڕۆژ زیندانی جەمشید عەزیزی چالاکی مەدەنی خەڵکی شارستانی ئاستارای پشتڕاست کردەوە. بە پێی راپۆرتی کەمپێنی بەرگری لە بەندکراوانی سیاسی و مەدەنی، جەمشید عەزیزی بە تۆمەتی چالاکی تەبلیغی دژی نظام بە 7 مانگ و 16 ڕۆژ زیندان، بە تۆمەتی ئیجماع و تەبانی دژ بە ئەمنیەتی نەتەوەیی بە 3 ساڵ و 6 مانگ و 1 ڕۆژ زیندان محکوم کراوە. جەمشید عەزیزی تەمەن 32 ساڵ، خێزاندار، شاعیر و کرێکاری دانیشتووی شاری ئاستارە، کۆتایی مانگی خاکەلێوەی ساڵی 1402 لەلایەن ئیدارەی اطلاعاتەوە دەست بەسەر و بۆ گرتوخانەی ئەو ناوەندە ئەمنیەتیە ڕاگوێزرا. بەڕێوەچوونی مەراسمی نەورۆز لە چەند وڵاتی ئەوروپایی. ڕۆژی پێنجشەممە دوی خاکەلێوەی 1403 مەراسمی نەورۆز لە وڵاتانی ئەرمەنستان، بریتانیا، نۆروێژ و سوئیس بە بەشداری کوردستانیان بەڕێوەچوو. بە پێی ئەو وێنانەی لە تۆڕە کۆمەڵایەتیەکان بڵاو کراوەتەوە، کوردستانیان لە هەر حیزب و لایەنێکی سیاسی بە جۆش و خۆشەوە بەشداری مەراسمەکانی نەورۆز بوون و پاش داگیرساندنی ئاگری سەرکەوتن بە دەوری داشایی و خۆشییان دەربڕیەوە. بەشداربووانی مەراسمەکانی نەورۆز ڕایانگەیاند کە هیوادارن بەهاری ئەمساڵ بەهاری سەرکەوتنی گەلی کورد لە هەر 4 پارچەی کوردستان بێت. یان لە دەستانی 50 پەنابەری ڕۆهێنگیایی لە کەناراوەکانی ئەندۆنزی. ڕۆژی پێنجشەممە دوی خاکەلێوە بەلەمەی هەڵگری پەنابەرانی ڕۆهێنگیایی لە کەناراوەکانی ئەندۆنزی وەرگەڕا و بەو هۆیەوە 50 کەس گیانیان لەدەستا. بەوتەی پۆلیسی دەریایی ئەندۆنزی ئەو بەلەمە هەڵگری 150 پەنابەر بووە و توانیویانە 69 پەنابەر کە پێک هاتبوون لە ژن، پیا و منداڵ ڕزگار بکەن، بەڵام 50 کەسی دیکە لەو ڕووداوەدا گیانیان لەدەستا و هێشتا تەرمی بەشێکیان نەدۆزراوەتەوە. دواهەواڵ سەبارەتە بە کوژرانی 21 کەس بەهۆی تەقینەوەی بۆمب لە ئەفغانستان. ڕۆژی پێنجشەممە دوی خاکەلێوە بەهۆی تەقینەوەی بۆمب لە شاری قەندەهاری ئەفغانستان 21 کەس گیانیان لەدەستا و 52 کەسی دیکەش بریندار بوون.
بەپێی راپۆرتی دەستگای هەواڵنێری فەڕەنسا بۆمبێک لە نزیک یەکێک لە لەقەکانی بانکی کابۆل بانکی نوێ لە شاری قەندەها تەقیوەتەوە بۆ هۆیەوە 21 کەس کە زۆربیان کارمەندانی بانک بوون و بۆ وەرگرتنی حەقدەستەکانیان هاتبوون گیانیان لەدەستاوە و 52 کەسی دیکەش بریندار بوون. بەڵێ ئازیزان و خۆشەویستان گەشتیاوڵەکانی سەلبانیتان پێشکەشکرا فەرموو بۆ بینینی توێژەی بەرنامەکانی تلڤیزیۆنی کۆڵ.